ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆ تۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەفتەیەکی یەکلاکەرەوە لە بەغداد. هەمومان نەزانین دانیشتنی دادگای باڵای فیدرالی عێراق لەسەر یاساییبوونی یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لەلایەن دوو پەرلەمانتاری ماڵی شیعەوەتانی لێدرا بوو، بڕیاری دادگاکە نەیتوانی جارێ یەکلای بکاتەوە کە ئەو دانیشتنە یاسایی یاخودنا تاوەکو 25 مانگ دەبێت چاوەڕێ بکەین بۆی کە جارێکی دیکە دانیشتنی دووەمی دادگای باڵای فیدرالی عێراق لەسەرەوە بابەتە بەڕێوە بچێت. لە هەموو ئەمانەدا بە تەواوەتی نێوماڵی شیعی نەتوانراوە ڕێک بخرێتەوە کە ناکۆشی قوڵی نێوان سەدر و مالیشی وای کردووە کە ماڵی شیعی ببنە دووبەرە. تەنانەت فەرماندەی سوپای قودسی پاسدارانی ئێرانیش کە هاتە نەجەف و لەگەڵ سەدردا کۆبوو نەیتوانی ئەم مەسەلەی بە تەواوەتی لە نێوماڵی شیعی یەکلا بکاتەوە، قەنەعەت بە موقتەدا سەدر سەرۆکی ڕۆکی سەدر بکا کە خۆی بە گەورەترین کوتلەی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها براوی هەڵبژاردن دەزانێت کە بە 73 کورسیەوە زۆرترین دەنگی هێناوە دەیەوێت حکوومەت پێک بێنێەوە دەیەوێت هەندێک لەلایەنەکانی نێوماڵی شیعی بە تایبەتی نوری مالیکی پەرایوەست بکات لە حکوومەتی نوێی داهاتووی عێراقا. ئەم گفتوگۆیانە لە نێوان لایەنە سیاسیەکان بەچی دەگات؟ هەفتەی یەکلاکەرەوە لە بەغداد چۆن دەبێت؟ ئاخۆ نێوماڵی شیعی دەتوانن لە دوجارە ڕێک بکەون؟ سونە خەمیان لەم بابەتەدا چییە؟ کورد چۆن دەبێت بچێتەوە ناو ئەم گفتوگۆیانە؟ چکە تاوەکو ئێستاش کورد یەکگرتو نییە و بە وەفدێکی یەکگرتو یاخود بە گوتارێکی یەکگرتو نەچۆتە بەغدا و پۆستەکان بە تاواتی پۆستی سەرۆکۆمار و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکلا نەبووتەوە. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەیەک لە میوانە بەڕێزەکانم کاک محەممەد نەسەردین هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان کە بە سوپاسەوە بە ڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان. کاک محەممەد سڵاوتان لێبێت. هەروەها کاگارام عەبدوڵڵات چاودێری سیاسی و نووسەر کە بە ڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. کاک محەممەد کاگارام سڵاوتان لێبێت. سەرەتا گەر بە ڕوخسەتی کاک ئارام لە کاک محەممەد نەسەردینەوە دەست پێ بکەم. کاک محەممەد هەمومان نەزانین یعنی تاوەکو ئێستا ئەوەی کە دەگوزارێت لە عێراقدا یعنی ناکۆچیشی توند هەیە بە تایبەتی لە نێو ماڵی شیعە لەسەر پێکێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی. چکە بینین سەدر خۆی بە گەورەترین کوتلەی پەرلەمانی ناساندووە، لایەکی دیکەش چوارچێوەی هەمانجی ئەوانیش پێشتر لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەران داوایان پێشکەش کرد کە گەورەترین کوتلەی پەرلەمانین، بەڵام ئەمانە نەیتوانیەوە یاریەکە حەسم بکات و یەکلایی بکاتەوە تا ئێستا نەتوانراوە کە وادەی دانیشتنی دووەمی ئەنجومەنی نوێنەرانی یەکلایی بێتەوە. بەگشتی مەشهەدەکە چۆنە بینیت و توانین بڵین چی چاوەڕوانەکەین لە داهاتووە لە دۆخی عێراق؟ پێشێکی سپاس بۆ تۆ بۆ بینەرانی کەناڵی کورسات نیوز بۆ میوانە بەڕێزەکەتش. دیارە بۆچی خلافی نێوماڵی شیعی لە هەموو خلافەکانی پێکاتەکانی تر خەتەرترە، یعنی لە خلافی نێوماڵی سونی و لە خلافی نێوماڵی کوردیش خەتەرترە بۆ عێراق بۆ دروستکردنی دەوڵەتی یاخود حکوومەتی ئێستای عێراق؟ لەبەرەوەی باڵە شیعەکان بۆ خۆیان ئەوەی کە ئێستا جیاوازی یاخود خلافاتی قول لە ناوێنە هەردوو لا خاوەن ملیشیای چەکدارین و هەردوو لا خاوەن ئیمکانیەتێکی مادی زۆرن و لە ڕابردوشدا لە دوای 2003 ئەمانە بە قوڵایی دەستیان هەبووە لە دروستکردنەوەی دەوڵەتی نوێی عێراق. ئەکرێ بڵین ئەمانە لە ناو دەوڵەتی ئەمیقا یاخۆ دەوڵەتی قوڵایی عێراقدا ڕەگ و ڕیشەیان داکوتاوە و خۆی بۆ خۆشی عێراق دەوڵەتێک نەبووە لە دوای 2003 دەوڵەتێکی دیموکراسی بێ، ململانیەکان چ لە ناو ماڵی شیعی بێت چ لە دەرەوەی ماڵی شیعی بە ڕێگایەکی دیموکراسی یەکلا کرابێتەوە یاخود لە ڕێگای پەرلەمان و بە پێی دەستوری یاسا یەکلا کرابێتەوە. ئەوەی کە وای کردووە ئەم خلافاتەی ئێستای نێوماڵی شیعی خلافاتێکی کاریگەر و خلافاتێکی مەترسی بێ ئەوەیە هەردوو لای خاوەن خلاف خاوەن هێزی چەکدار و خاوەن توانای دەسەڵاتی ئەوە هەن کە عێراق بەرەو چارەنووسێکی نیادار بەرن. ئەوەی کە وای کردووە کەس ئامادە نییە لە عێراقدا بە تایبەتی لە نێوماڵی شیعی ببێ بە معارەزە. لە وڵاتێکی دیموکراسدا زۆر تەبیعیە هەندێلایەن ببن بە معارەزە و هەندێلایەنش حکومەت تەشکیلکەن، بەڵام بۆ وڵاتێکی وەکو عێراق هیچ هێزێک ئامادە نییە بە تایبەتی لە نێوماڵی شیعی ببێ بە معارەزە. بێمتمانەی لە بەرامبەر یەکتر کاک محەممەد هۆکاری سەرەکی ئەوەیە بۆ خۆی تەجروبەکانی ڕابردوو ئەوەمان پێ دەڵێ، یعنی لەم بینەشە یەکێ لە سیاست مەدارە شیعەکان باز لەوە دەکا
ئێمە ترسی ئەوەمان نییە کە ببین بە معارەزە، ترسی ئەوەمان هەیە کە ببووین بە معارەزە لایەنەکەی کە هێز و توانەکانی دەسەڵاتی حکوومەت بەکاربێنێ بۆ تەسفیەکردن و لەناوبردنمان لەبەرەوەی ئەو خلافەی ئێستاکەوە بەقوڵی لە بینی مقتەدا سەدر و مالیکی هەیە، خلافی سیاسی نییە ئەوەندەی خلافی ئەوەی کاتێکە مالیکی لە 2000 لە دوای 2010 کابینەی دووەمی گرتە دەست و لە 2010 بە تایبەتی لە سەولەت الفورساندا کە هێرشی کردە سەر میلیشیاکانی جەیشی مەهدی و لە چەند پارێزگایەکدا دەفروتونایانی کرد و ماوەی 4 ساڵش مقتەدای پەرەگەندەی ئێران کرد. ئەو تەجروبەیە پێمان دەڵێ هەر لایەنێکی شیعی هێزی دەوڵەتی لە بەردەست بێ، هێزی دەوڵەت بەکاردێنێ بۆ تەسفیەکردنی نارەکانی کەواتە ئەوەی وای کردووە هیچ لایەکی شیعی ئامادە نەبێ بێتە معارەزە لەبەرەوەی ئەم دەوڵەتە بخۆی دەوڵەتێکی دیموکراسی نییە و ترسی ئەوەشیان هەیە مقتەدا سەدر ئیمکانیاتی دەوڵەتی عێراقی بکوێتە بەردەسی و بە ئەو هێزەی کە خۆشی هەیەی لە چوارچێوەی سەرایە سەلامدا بەکاریان بێنێ بۆ تەسفیەکردن و یەکلاکردنەوە یاخۆ کۆتایی پێهێنان بە هێزەکانی کە ئەمڕۆ ڕکابەرین کەواتە مەترسی ڕاستەقینە ئەوەیە هەم متمانە نییە و هەم ئێستاش عێراق خۆی دەوڵەتێکی دیموکراسی نییە، ململانەکان بە ڕێگایەکی دیموکراسی بەڕێوە بردەیە خۆ چارەسەر بکرێت. بەڵێ دەست خۆش کاگێ محەممەد کاگێ ئارام عەبدوڵڵا جەنابتان وەکو چاودێری سیاسی و ئەروەها نووسەرێک یعنی ئەوەی کە کاک محەممەد ئاماژەی پێدا ینی دۆخی عێراق ینی بەو شێوەیە ئێمە هەمومانەی بینین و ڕۆژانێ ئێمە چاودێری دۆخەکەکەین و ئەبینین کە بە تایبەتی ئێمە گەر باز لە نێو ماڵی شیعی بکەین چکەوان لایەنیشی سەرەکی یەکلاکەرەوەی کێشەکانن و ململانەکان ئێستا لە نێو ماڵی شیعیە بۆەوەی کە حکوومەتی داهاتووی عێراق کە هێشتا دروست نەبووە لە نێو ئەواندا دەبێ یەکلا بێتەوە ئەو کاتەوە حکوومەتە دێتە بەرهەم. بەڵام ئێمە گەر ئاماژەکان ئەومان پێ بڵن کە هێشتا خلافێکی گەورە لە نێو ماڵی شیعیدا هەیە و تەنانەت ئێرانیش نەیتوانی ئەو خلافە گەورەیە ینی تا ڕادەیەک بڕەوێنێتەوە لە نێوان هەردوو بەری شیعەدا کە دروست بووە کەواتە ینی ڕووداوەکانی داهاتوو ئەومان پێ دەڵێن کە یەکلاییکردنەوەی کێشەی نێو ماڵی شیعە و پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و ئارامکردنەوەی دۆخی عێراق بەگشتی هەروە ئاسان نییە بەڕاستی. کاکە ڕێسڵاو لە جەنابت لە میوانە بەڕێزەکەشت هەروە ڕێز و سلااوم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی کورسان نیوز. دیارە سەبارەت بە عێراق خۆتان دەزانن عێراق هەر لە 2003ەوە ینی پێکەنانی کابینەکان تا ڕادەیەک ئاڵۆزی تێدا بووە. ئەگەرچی ئەگەر تەمەشای بکەین لەوانەیە لە 2005 تا 2012 جیاوازیەک هەبوو بی هەم بەوەی لەو کاتەدا ماڵی سونە و شیعە و کورد تا ڕادەیەک ڕێک بووە و هەم بوونی سەرۆک و سەرکردەیەکی کاریزمای وەکو جەنابی مامجەلال ڕۆحی شاد بێ تا ئەو کاتە عێراق ینی تا ڕادەیەکی زۆر باش بێمشکلە بوو یعنی سەردەمی عێراق هەم بۆ عێراقیەکان هەم بۆ کوردیش من پێم وایە لە 2005 تا 2012 سەردەمی زێڕین بوو بۆ کورد و بۆ عێراقیەکانیش بە بوونی پیاوێکی وا گەورە و دیبلۆماسی کە دەیتوانی ڕەش و سپی بەیەکەوە کۆ بکاتەوە سارد و گەرم بەیەکەوە دابنیشێنێ ینی نمونە لەو بارەوە زۆرە. بەتە ئەم جارە خۆتان دەزانن هەڵبژاردننی ئەم جارە بە حکمی و هەڵبژاردننی پێشوەخت بوو لەژێر فشاری خۆی پیشاندانەکانی تیشرین هاتە ئاراوە و هەم هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان کە لە 18 بازنەوە بۆ 83 بازنە خۆتان دەزان ئەمە گۆڕانکارێکی زیاتری دروست کرد. بینیمان ئەنجامی هەڵبژاردنەکانیش جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بوو ئەگەرچی هەر لەو کاتەوە هەندێک لایەنی سیاسی پێیان وا بوو ئەمە نەیان دۆڕاندووە یان کورسەکانیان کەمی نەکردو بەڵکو ئەمە هۆکاری دەستێوەردانی ئیقلیمی و هەندێک وڵاتانی عەرەبی بۆ کەوایان کردووە چووکە بە ڕێژەی دەنگدەنجیان زۆر هێناوە بەڵام کورسەکانیان کەمی کردووە بە نمونەش چوارچێوەی هەماهەنگی شیعە کە خۆتان دەزانن ئەمانە وەکو لایەن زۆرینەن وەکو دەنگدەریش دەنجی کەمیان هێناوە دەنجی زۆریان هێناوە ئەمە دروست بوو ئەم جیاوازیە لەوەدا مقتەدا سەدر بە حکمیەوەی کە وەکو جەنابیشت باس کرد 73 کورسی هێناوە داوای پێکەینانی حکومەتی زۆرینەی نیشتیمانی دەکا بەڵام خۆ 73 کورسیەکەی ئەویش 50 زائید یەک نییە هاوپەیمانەتێکیان ئێستا پێکەیناوە بەڵام بە پەرتەوازایی هەم نێوماڵی کورد پەرتەوازەیە هەم نێوماڵی شیعە پەرتەوازەیە تا ڕادەیەک ئەوەی تا ڕادەیەک نێوماڵی خۆیان ڕێخستۆتەوە سونەکانن کەەوە خۆتان دەزانن لە 2005 بۆ بە عورفێک سەرۆکی پەرلەمان
بۆ سونەکانە و سەرۆک وەزیران بۆ شیعەکانە و سەرۆکی کۆماریش بۆ کووردا. بۆیە یعنی ئاسان نییە ئەم کێشانەوە بە ئاسانی سارەسەر بکرێ. ئەوەی مقتەدا سەر داوای دەکا بەداخەوە دەڵێم تا ئێستا عێراق نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە بتواندرێ حکومەتی زۆرینە پێک بهێنێ. هەم عێراقیەکان تا ئێستا بەم شێوەیە دەست و پەنجەیان لەگەڵ دیموکراسیدا نەرم نەبووە کە زۆرینە حکومت پێک بێنێ و لەوانەیە لایەنێکی باشیش بی ئۆپۆزیسیۆنێکی کارا هەبی، بەڵام تا ئێستا جەوی عێراق تا ئێستا نەگەیشتۆتە ئەو ڕادەیە. بەڵام ینی تا ئێستا شێوازە ئارام یەک خاڵیکە شەیەکو کاک محەممەد نەسەدین ژامەژەی پێداوە جەنابیشت لە قسەکانە تیشکە خسەسەریانی ئەوەی کە دەگوزارێت لە نێو ماڵی شیعی ئەی تا ڕادەیەک خەریکە ینی نەک خەریکە بۆتە ململانەیەکی شخصی لە نێوان نوری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا و مقتەدا سەدر سەرۆکی ڕوتی سەدر کە لە ڕابردوو ینی نوری مالکی تەسوی هەندی حساباتی لەگەڵ سەدر کردو ئێستا سەدر دەوێت تۆڵی لێ بکاتەوە. ئەوەی کە هامشکردن و تەهمیشکردنێتی و پەراوێزخستنێتی تەنها مالکیەوە و تا ڕادەیەکی سەدر لە ڕۆژانی ڕابردوو لە تویتێکە ئاماژەی بۆدا کە ئێمە دەرگامان کراوەیە بۆ لایەنەکانی دیکە و دەمانوێت هەندێک لایەنی دیکە کە نزیکن لێمانەوە و هاوڕا و هاوبۆچوونین لەگەڵیان دەمانێت لەگەڵ ئەوان حکوومەت پێبێین کەواتە ئەمە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی نییە کە سەدر داوایەکە و حکوومەتە تەوافقیە کە لە ڕابردوو هەموو لایەک داوایە کرد. کەواتە پەراوێزخستنی نوری مالکی بۆ خۆی لە داهاتوودا ئەمە نابێتە دێوەزمەیەک بۆ حکوومەتی داهاتووی عێراق و حکوومەتە تا ڕادەیەک لەرزۆک بێ و نەتوانێت تەمەنی درێژ بێ بەڕاستی. کاک محەممەد جۆل لێمە ئێستا ئێستا جۆل لێمە بڵێ پرسیارەکە بۆ دووبارەکەم ویان جۆل لێ بوو. بەڵێ گوێم لێ بوو فەرموو وەکو جەنابیشت باست کرد بەڵێ بێگومان ئەو حکومەتەی ئێستا مقتەدا سەدر داوای دەکا بە ناوی حکومەتی زۆرینەی نیشتیمانی من پێم وایە حکومەتی ئینتیقامیە ینی بزەبت ینی تۆڵەکردنەوەیە لە بەڕێز نوری مالکی کە لەو کاتەی سەرۆکوەزیران بوو بە تایبەتی لە 2007 و 2006 بۆ 2014 یعنی ڕاوەدوونانی هێزەکانی سەرایە سەلام یعنی تەنجی پێهەرچینون لە زۆربەی شار و شارۆچکەکان زۆر بەتوندی لەیدان ئەمە تەنها ئینتیقامکردنەوەیە ئەجینا هیچ مەسەلەیەشی تر نییە. یعنی ئەمەی مقتەدا سەدر هەیەی تەنها لەگەر نوری مالکیە لەوانەیە لەگەر هادی عامری یان لەگەر ڕوتی حکمە لەگەر ئەوانە کێشەی نەبیتن زیاتر کێشەکەی لەگەر ئەوە بەڵام ئەوانیش تا ئێستا هاوپەیمانێتێکیان پێکێناوە تا ئێستا بڕیار نییە ئەوان ئەو هاوپەیمانێتی هەڵۆشێنەوە نوری مالکی لە هاوپەیمانەتەکە بخەنە دەرەوە. من پێم وایە ئەگەر هاوپەیمانێتەکە شەڕۆشێتەوە یعنی حتا نوری مالکیش ئاسان نییە بە دەریخەیلەوە نوری مالکیش لە ڕابردووشدا ئێستاش یەک لەو هێزانەیە یەک لەو کارکتەرانەیە کە لە عێراقدا دەوری کاریگەری هەبووە و لە سەردەمی حکوومەتەکانی کابینەکانی عێراقیش لە دوای کابینەکەی ئەیاد علاوی بەهێزترین کابینەکەی نوری مالکی بووە بەڕای خۆم منەوە ڕای شخصی خۆمە یعنی کاریگەری زۆری هەبووە بەڵام بەکو باسم کرد ئەمە ئینتیقامکردنەوەیە بۆیە من بەو حکوومەتە ناو دەنێم ئەوەی مقتەدا دەیەوێت دروستی بکە حکوومەتێکی ئینتیقامیە ینی تۆڵەکردنەوەیە بۆ حکوومەتێک کە دەوێت تۆڵە لە نوری مالیشی بکاتەوە ئێستاش ڤیتۆی زیاتر لەسەر ئەو هەیە ینی تەنها ئەو بەشداری نەکاتن. دەست خۆش کاگێ ئارامدێم و خزمەت جناب کاک محەممەد نەسەدین ینی بۆ نمونە ئێستا بەنیسبەت ینی زۆرێک لە لایەنە سیاسیەکان بە تایبەتی لە نێو ماڵی شیعی و هەروەها چوارچێوەی هەمانجی و مقتەدا سەدر کاک محەممەد نەسەدین گوێ لێمە ئەمێ پرسەکە ئەوە وا بکەم بۆ شێوازە ینی بۆ نمونە ئێستا لە هەفتەی داهاتووە یعنی جارێکی کە دانیشتێکی دیکەی دادگای باڵای فێدرالی عێراق بەڕێوەچێت لەسەر دۆسەی یاسایی نەبوونی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران خولی پێنجەم ئەتوانین بڵین دادگای باڵای فێدرالی ڕاستە دادگایەکە لە زۆرینەی لایەنە سیاسەکان لە عێراق پێگاتەوە بەڵام ئەتوانەیە ینی ئەو بڕیارە یەکلاکەرەوە بدات بە تایبەتی لە بەرژەوەندی هەندێک لایەن و لە دژی هەندێک لایەن کە بۆ نمونە دانیشتەکە بە نایاسایی لە قەڵم بدا و ئەو کات ئەتوانین بڵین ڕەوشەکە چی ئەگوزارێ بەڕاستی بە دوای ئەم بڕیاری دادگای باڵای فێدرالیە. دیارە خۆی بۆ خۆی ئەم ململانەی کە ئێستا لە نێوماڵی شیعە هەیە بە دوو ئاراستەیە بەشێ لە ململانیەکان کراوەتە قالبێکی یاسایی ئەوەیەکەوە ئەمە بۆ دووەم جارە لە دادگای ئیتحادی
شکات دەکری هێژیان بۆ ئەوەی کەوا تا نەبوو لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەو بوو چەند مانگ سێ مانگ پێوەی خەریک بوو محکەمەی اتحادی و دومیانش دانیشتنی یەکەم دانیشتن و دیاریکردنی دەستەی سەرۆکایەتی یا خۆتانەدانە لە یەکەم دانیشتنی پەرلەمان. ئەمە بەشە یاسایەکەیەتی و بەشێکی دیکەشی ئێستا ململانیەکە بەکارهێنانی هێزی چەکدارە لەسەر تاکەی هێرشکردنی حوسیەکان بۆ سەر ئیمارات، هێرشکردن لە باشێک بۆ سەر بنکەکانی تورکیا، هێرشکردنە سەر بارەگاکانی پارتی و بارەگەکانی عەزم و تەقەدوم لەناو جەرگەی بەغا، هێرشکردنە سەر قونسڵگەری یاخۆت سەفارەتی ئەمریکا، ئەمانە هەموو پێمان دەڵێن ئەمە بەشە سەربازیەکەی ململانێکەیە. خۆی بۆ خۆشی لە هیچ کاتێکە عێراق هیچ دادگایەک یاخۆت عێراق نە بە یاسا نە بە دەستور بەڕێوە دەچێت. هەر ئەو دادگا ئیتحادی کە ئێستا ئەو شکاتەی لە بەردەسا خۆی بۆ خۆی ئەوەش بە تەواوی سیاسیە لەبەرەوەی هەر ئەو محکەمەی اتحادیە کاتی خۆی کە لە 2005 لە انتخاباتەکاندا عەرەبی سون لەژێر چوارچێوەی جەبهەی تەوافقدا شکاتێک دەکەن لەوەی کەوا ئەو یاسای هەڵبژاردنەکانی پێکراوە بە پێی دەستوری عێراق نەبووە. شکات دەکەن لە محکەمەی اتحادی، محکەمەی اتحادی دوای ساڵ و نیوە جوابیان دەداتەوە دەڵێ بڵێ ئەو یاسایە بە پێی دەستوری عێراق نەبوو، بە پێی یاساکانی پرێمەر بوو، بەڵام ئەنجامی هەڵبژاردن هەڵناوەشێنێتەوە دەڵێ بۆ داهاتوو نابێ ئەبێ بە پێی دەستوری عێراقی یاسا دەربکرێت. بەڵام کاتێک کە لە 2010 مالکی پێویستی بە محکەمەی اتحادی دەبێ لەوەی کە یەکلای کاتەوە ئایا کوتلەی گەورە ئەو کوتلەیە وەکو ئەنجامی هەڵبژاردن یان ئەو کوتلەیە کە پێش یەکەم دانیشتنی پەرلەمان دروست دەکرێت، داوایەک لە محکەمەی اتحادی دەکات لە خلالی 24 سەعاتدا وڵامی دەدەنەوە کە بڵێ دەتوانێت کوتلەی گەورە دروستکە لە بەرژەوەندی خۆی. کەواتە ئێمە باش بزانین محکەمەی اتحادیش بۆ خۆی محکەمەیەک نییە بتوانێت پرسی سەرەکی یەکلاکاتەوە، محکەمەیەکی مسەیەسە و شیعەکان بۆ خۆیان تەواو دەستیان بەسەرا گرتووە. بۆیە من پێم وایە لای یاسایەکە ئەوەندە کاریگەر نابێت لەسەر یەکلاکردنەوەی پرسەکان، بەڵام ئەوەی کەوا کاریگەری زیاتری دەبێت چەک و دەسەڵات و میلیشیاکانە کە لە لای پێکاتە شیعەکانن. بەڵام ئەوەی کە مەترسیە بەڕاستی خۆی عێراق لە دوای 2003 کە دروست دەبێت لەسەر سێ بنەمای سەرەکی دروست بووە: تەوافق و تەوازن و شەراکەت. ئەمەی کە ئێستا باز دەکرێت نە تەوازن دەمینێ، نە تەوافق دەمینێ، نە شەراکەتش دەمینێ. کاتێک کە تۆ بەشێ لە پێکاتە شیعی دوورخەیتەوە کەواتە شەراکەتی تەواوی ماڵی شیعی نییە. ئەگەر بەشێ لە پێکاتە کوردەکەش دوورخەیتەوە ئەوە شەراکەتی کوردی تێکداوە. کەواتە وەسیە کوچکەی یاخۆت حکمی عێراق لە شێوەی سێگۆشەیەک بووە، لایەک لە سێگۆشەکە عەرەبی سوننەیە، لایەکیان کوردە و لایەکیان شیعەیە. هەر لایەکیان لەم سێگۆشەیە دەرکەی حکوومەت لە عێراقا دروست نابێت. بەڵام ئەوەی کە مەترسیە ئێستا بۆ خۆی ئەو پەرتەوازیەی کەوا لە ناو ماڵی شیعە هەیە و مەترسیدارە، پێم وایە لەو مەترسیدارتر ئەوەیە کە کورد بۆ خۆی بەشێک لە کورد یاخۆ پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵ ببینێ لە تەواوکردنی ئەو سێگۆشەیە، نوێنەرایەتی کورد بکات لە تەواوکردنی ئەو سێگۆشەیە و ببێتە هۆکارێ بۆ قوڵبوونەوەی پەرتەوازی نێوماڵی شیعی کە ئەمە بۆ خۆی دەرئەنجامی خراپی دەبێت. لەبەرەوەی لە ڕابردوودا تەجروبەمان هەبووە کاتێک کە بەشێک لە کورد دەبێتە فرداد ڕەسی ڕێخستنەوەی نێوماڵی عەرەب لە عێراقدا بەرهەمی نابێ بۆ کورد و کورد زەرمەند بۆ لە 2010 کاتێکە ئەیاد عەلاوی مالیکی کێشەی قوڵ دەکەوێتە بەینیان دوای 8 مانگ لە پتێپەڕبوونی هەڵبژاردن لە مانگی 11دا لەسەر فەشە سوورەکەی هەولێر ڕێککەوتن دەکرێت لەسەر ئەوەی مالیکی بۆ دووەم تا بێتەوە سەرۆک ئەنجومەنی وەزیران. یەک ڕاستیشمان لەبیر نەچێ، ینی دۆخی عێراق زۆر جارۆک و جەنابە دەڵێ بەرژەوەندی لایەنە سیاسیەکانەوە بەرژەوەندی تەسکی حیزبایەتیەوە زۆر جاریش بەرژەوەندی شەخسیە. ئێستا بۆ نمونە سادر لە ڕابردوو توانی ینی تا ڕادەیەکەوەی کە جەناب داماژەی پێدی ئەگە تەهمیش بێ یاخود پەراوێز بێت یاخود بە مەبەستێک بێت ئەی درزێ بخاتە نێو ماڵی کورد و توانی ویشێتی لە ئێسادا ینی ئەوەی کە میدیاکان ئاماژەی پێدەن تا ڕادەیەک ینی بە کۆبوونەوەی هادی عامری لەگە سەدر ینی میدیاکان و چاودێرانی سیاسی دۆخی عێراق وهای لێکەدەنەوە کە هەوڵێکی سەدرە بۆ درستخستنە ناو چوارچێوەی هەمانگی شیعەکان و دوورخستنەوەی فتح و ئەو جەماعەتەیە کە لەگەڵ هادی عامرین بۆ ئەوەی کە مالیشی لە یاریەکە بکەنە دەرەوە. ئەگەر بەم شێوازە بگوزەرێ و سەدر بتوانێت ئەم یاریە زیرەکانەیە بکات، توانین بڵین داهاتوو چیمان پێ دەڵێ بەڕاستی و کاردانەوەی لایەنی بەرامبەر چی دەبێت لە بەرامبەر ئەم یاری سەدرە؟ خۆی بۆ خۆی چوارچێوەی هەماهەنگی
ئەوە نییە کە چەند گروپێکی شیعی خاوەن میلیشیا و توانای دەسەڵاتی مادی و سەربازی بن، خاوەن ئەجندایەکن کە وڵاتی دەرەکی لە پشتێوەیەتی وڵاتێکی وەکو ئێران دەعمی ئەو تەوەجوهە دەکا کە چوارچەوەی هەماهەنگین کاتێک کە ئیسماعیل قائانی دێ بۆ عێراق و سەردانی سەدر دەکات زیاتر هەوڵی ئەوەیە کە نێوماڵی شیعی پەرتەوازنەکان لەبەرەوەی ئەوان باش دەزانن جیاکردنەوەی بەشێک لە پێکاتە شیعەکان کەسێکی کاریگەر وەکو مالیکی دوورخستنەوەی لە حکم ئەگەر ئەمە بۆ مقتەدا سەدر سەر بگرێ لە ئایندەدا پەراوێز خستنی هەر هێزێکی تری ناو چوارچەوەی هەمانجی کارێکی ئاسانتر دەبێ و هیچ زمانەتێکش بۆ هیچ هێزێکی شیعی نییە ئەوانەی کە ئەمڕۆ لە چوارچەوەی هەمانجیدان گەربێت و ئینشقاق و دروستکەوێتە بینیان لەگەڵ مقتەدا سەدرا حکوومەت دروست بکەن هیچ زمانەتێکیان بۆی نییە لە ئایندەیەکی نزیکدا ئەوانش پەراوێز و تەهمیش ناخرێن کەواتە بۆ ئەوەی ئەوە زمانەت بکرێ من پێم وایە هەر دەبێ عێراق لەسەرەوەی خۆی عێراق وڵاتێک نییە دروستکردنی عێراق لەسەرتاوە تا ئێستا و وڵاتێکی منسەجم نییە فرێپێکاتی پرچێشەیە بۆیە هەر دەبێ لەسەر ئەو سێ بنەما سەرەکیەوە شەراکەت و تەوازن و بەشداریی ڕاستەقینە هەبێ لە بەڕێوەبردننی عێراق بۆیە ئەمەی مقتەدا سەدر باسی دەکات لە ژێر دروشمی دروستکردنی ئەغلبیەی وەتەنی حکوومەتێک کە خزمەت بکە من پێم وانێ ئەم حکوومەتە ئەمە تەنها لە چوارچەوەی دروشمە تەنها ئەگەر مەبەست لی چاکسازی بێ سەدر لە هەموو حکوومەتەکانی ڕابردووە بەشدار بوو وەزیری هەبووە وەزیری کاریگەری هەبووە و تاوانبارش بوونە بەشێک بوونە لە ئەو فەسادی کە لە عێراقا هەیە وەخۆشی لەگەڵ حکوومەتەکەی مالیکی لە سەردەمی حکوومەتی مالیکیش لە زۆر حکوومەتەکان بەشدار بوونە و ئێستا ئەوانەی کە بانیانش دەکا شەریکی بن لەم دەسەڵاتە کە لە چوارچەوەی هەماهەنگین ئەمانش خۆ لە حکوومەتەکانی ڕابردووە هەبوو و ئەگەر ناونیشانەکەی فەسادە ئەمانش بەشدار بوون لە حکومڕانی بۆیە ئەمەی سەدر من پێم وایە هەدەفی سەرەکی مقتەدا سەدر ئەوەیە کە بتوانێت مالیکی کە بەهێزترین کارێکتەری ناو چوارچەوەی هەماهەنگیە ئەگەر بتوانێت قۆناغی یەکەم ئەو تەهمیشکا و ئەو کۆتایی پێبێنێ کۆتایی هێنان بە هێزەکانی تری ناو چوارچەوەی هەماهەنگی کارێکی ئاسانتر دەبێت بۆیە گەر ئەمە بۆی سەر بگرێ بتوانێت ئەوان مقتەعین مالیکی بخەنە دەرەوەی حکوومەتەکە لە ئایندەیەکی نزیکدا هێزەکانی کەش تەهمیش دەکا یان وایان لێکا کە هێزی بێکاریگەر بن لەناو حکوومەتەکە و ئەمە بووە کوردش ڕاستە هەر هێزێکی کوردیش کە چووە لەگەڵ مقتەدا سەدر ڕێککەوتووە مقتەدا سەدر زۆر جا باسدەوە دەکا ئێمە حکوومەت بە دوو ئاراستە یاخود بە دوو سیستەم بەڕێوە بین سیستەمی گەسگوسە و بەتە سیستەمی گەسگوسە ئەوەیە کە پارچەوەرەقەیە لای مقتەدا سەدرەوە بۆ حکوومەت و پەرلەمان دەڕوا دەبێ بە بڕیار و جێبەجێکردن و یاسای بۆ دەرکرێ و هەر کاتێکش کێشەیان بۆ دروست بوو لەگەر هەر لایەنێکە دەتوانێت بەتە بگەڕێنێتەوە بەتە دیارە جۆرێکە لە مۆدیلی سیارە لە سەردەمی 2006 دا لە شەڕی ناوخۆ بەکاردەهێنرا بۆ کوشتن و ڕفانی خەڵک دەڵێ ئێمە دەتوانین سیارەی بەتەش بگەڕێنینەوە بۆ ململانێ ناوخۆیەکانمە کەواتە ئەمە وای کردو کە هێزە شیعەکان لە مەبەستی ڕاستەقینەی مقتەدا سەدر تێدەکەن و دەزانن لە ئایندەدا گەر چوارچەوەی هەماهەنگی تێکچێ هەر هێزە و ڕوبەڕووی چ مەترسیەکی گەورە دەبنەوە. دەست خۆش کاگێ محەممەد کاگێ ئارام عەبدوڵایانیەوەی کە کاک محەممەد ئاماژەی پێدا و زۆریشمان ینی دەزانین چکە بە حکومەوەی کە چاودێری دۆخی عراقەکەین ینی ئەزانی عراق دۆخەکەی بە تەواوەتی دۆخێکی ینی لێک بەرهەڵەشاوە و زۆرێک لە لایەنە سیاسیەکان دوای بەرژەوەندی خۆیان کەوتون بەڵام ینی ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەنی ئەمەگەر بازە وڵاتی ئێران بکەین کە یاریزانێکی سەرەکی بوو و یەکلاکەرەوە بوو لە زۆرێک لە بڕیارەکانی عێراق و بە تایبەتی لە یەخستنی نێوماڵی شیعی و هێنانە پێشەوەی نێوماڵی شیعی بۆ ینی لوبی دەسەڵات لە عێراقدا و پشتیوانیکردنیان بە هەموو شێوازێک لە ڕووی لۆجستی و سەربازی وەروەها مادێوە بەڵام ئەم جارە ینی ئێرانیش بۆتە یاریزانێکی لاواز و ناتوانێت نێوماڵی شیعی بە ویست و خواسی خۆی یەکلایی بکەواتەوە ینی ئێران خۆی بەرژەوەندی لەوە دانیە کە گوشار بکات لە نێو ماڵی شیعی و دەیەوێت تا ڕادەیەک بەم شێوازە دۆخی عراق بگوزارێت یاخود نەخێر ئەوە مقتەدا سەدرە لە ژێر ڕکێف و لە ژێر هەژمونی ئێران هاتوۆتە دەرەوە تەواوەتی. بڵێ من تەیدی قسەکانی کاک محەممەد دەکەم بەڵێ زۆر ڕاستە لەسەر ئەو تێڕوانینەی کە لەسەر مقتەدا سەدر باسی کرد چونکە مقتەدا سەدر پێم وانیە کەسێکی ئەوەندە نیشتیمانی بی کە وەکو باز دەکرێت باز لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بکاتن ئەگەر ئەوەی باز دەکرێت بتوانێت ئەم چوارچێوەی هەماهەنگی شیعەرێک هەڵۆشێنێتەوە بێگومان خەتەرەکە لەوەیە ئەمە دەتوانێت سبێنێ لەگەڵ ئەو هاوپەیمانی خۆشی بکات کە لەگەڵ سونەکان و پارتی دیموکراتی کوردستاندا
پێشی هێناوە چکگە بگەڕینەوە بۆ هەڵوێستەکانی مقتەدا سەدرش لە ڕابردوودا یعنی دائیمەن تەناقوز و جیاوازی لە بۆچوونەکانی داهبووە زۆر جاران قسەی شەوی لەگە قسەی بەیانی جیاوازی هەبووە و مقتەدا سەدر ئێستاش بە عقلێتی گەڕانەوە بۆ عمقی عەرەبی ئیش دەکاتن یعنی هەر لەو ڕوانگەشەوە لە ڕابردوودا سەردانی هەریەک لە میسر و ئیمارات و ئوردن و سعودی کردووە یعنی وە لە ڕابردووداوە ڤیددیۆکان و قسەکانی ماوە ینی باز لە هێزی پێشمەرگە دەکات کە ئێمە میلەتی کورد چەند شانازی بە هێزی پێشمەرگەوە دەکەین هێزی پێشمەرگە بە میلیشیان ناو دەبا مۆزیعەکە چەندجار لێی تاکید دەکاتەوە دەڵێ ئەمە هێزی پێشمەرگە هێزی حرس حدودە دەڵێ هێزی حرس حدود پۆلیس و جەیشە ناکرێت کورد بەس سنووری خۆی پارێزە و شیعە بەس سنووری خۆی پارێزێ کورد بابێ سنووری شیعە و جنوب و پارێزی ئەمەش دەچین ئەوێ دەپارێزین یعنی مەبەستم پێڕوانینەکانی یعنی بڵێەوەکانی دەگەڕێتەوە بۆ بەڵێ بە تەئەکید یعنی دەگەڕێتەوە بۆ عمقی عەرەبی یعنی ئەو لەگەڵ شتێکی لەو بابەتەدا یعنی بۆیە ئەگەر ئەو بتوانێت ئەمە لە بەرامبەر هەماهەنگی شیعە بکا بێگومان ئەمە خەتەرە بۆ سەر کوردیش بەس من پێم وایە هێشتان ماوە فشارەکان ئێران ئەوەی دادگای فیدرالی خۆتان دەزانن ئەمە دادگای فیدرالی زیاتر کاتکوشتنە بۆی کات بداتە لایەنەکان لە ڕابردوشدا لە ئەعلانکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژارنەکانیشدا ئەنجامی ڕسمی هەڵبژارنەکانیشدا کاتی زۆر کوشت هەر بۆی کات بدا بەلایەنەکان بۆی لەگەڵ یەک ڕێک بکەون یعنی دوای ئەوەی 5-6 کورسی گۆڕانکاری بەسەداهات لە دوایە ماوەی زۆرشی خیان من مقابلەیەکدا ئاوتم نەتیجەکە ڕدەگەێنرە و هیچ گۆڕانکاری تر دروست نابی بەڵام زیاتر دەوێت کات بەلایەنەکان بدا ئێستاش ئەمە هەر بوو ئەوەیە زیاتر لەسەر ئەو تانەی کە لەلایەن ئەو دوو ئەندام پەرلەمانەوە دراوە کات بداتە لایەنەکانی تر بۆی ڕێک بکەون چونکە ممچین نییە بەبێ ڕێخستنەوەی ماڵی شیعی ئەم حکوومەتە بە ئاسانی پێک بێ چونکە خۆی سەرک وەزیران هین ئەوانە ینی حسەی ئەوانە ئێگەر ئەوە نەبێ کێشەکان قوڵ دەبنەوە من پێم وایە فشاری ئێرانیش من بە دووری نازام زیاتر دەبی و ئێران ئەگەر هەر نەتوانی چارەسەری بکانی و ماڵی شیعە ڕێک بکاتەوە بەڵام دەتوانی هاوکاریان بی لە زۆر بەشاکری کە لە ناو عێراقدا ڕوودەداوە بینیشمان یعنی ئەمە ڕەبتی هەبوو لە ماوەی ڕابردوودا هێرشکردن بۆ سەر بارەگای سونەکان و بۆ سەر بارەگای پارتی و ئەوەی دوێنێ لە کەرکک و لە شوێنی تر ئەمانە زیاتر دەچێتە خانەی فشارەوە من پێم وایە یعنی من ناتوانم بڵێم ئەمە یانێتوانین پەیامی خۆی گەیاندووە و ئەتوانێت ینی ڕوئای ئەو لایەنانە وازحکە کە دەیانەوێت ئەوانیش بەشدار بن و نایانەوێت تەهمیش بکرێن و تەوافقی کە هەبوو ینی هەر بەرقەرار بێت بەڵێ بێگومان ئەوان نانەوێت ینی لایەنەکانیش ئەو لایەنانە لە ڕۆژانی ڕابردووش نوێنەرەکانیان چاوپێکەوتنیان کردووە تاکید دەکەنەوە لەوەی کەوان نانەوێت ببن بە معارەزەوە ڕاستی یعنی وەکو ئەمە بۆ کوردستانیش ڕاستە ینی لە کوردستانیش دوی هێزی سەرشی لە کوردستاندا تا ئێستا نەپارتی ویستێتی بۆ بە معارەزانە یەکێتیش ویستێتی و ناشکرێ بەڕاستی زاری واقعی هەرێمی کوردستان و واقعی عێراق ئاوایە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ینی حالەتەکە وایە بۆیە دەبێ هەوڵ بدرێ لێک نزیک بنەوە من پێم وایە کوردیش دەبێ هەوڵی هەبی لە ڕێخستنەوەی نێوماڵی شیعەدا بەڕاستی من پێم وایە وەکو چاودێرێکی سیاسی من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر کارێکی باشی کرد لە بایکۆتی ئەو کۆبوونەوەی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبەرەوەی لە ڕابردوودا شیعەکان ڕایان گەیاندبوو بە تایبەتی سواسیەوەی هەماهەنگی و لایەنی دەوروبەر و ئێران کە لەوەی ئەمە نەبینە هۆکاری ناکۆچی نێوماڵی شیعە نەبینە هۆکاری پەردبوونی نێوماڵی شیعە پێم وایە لەو ڕوانگەی نێوماڵی شیعە کاگەارە پێ دوایە بەڵێ بێگومان وایە من پێم وایە لە نەتیجەش ئەگەر وا بڕوە ڕاز نەکرێتەوە من پێم وایە کورد لەوەدا زۆر زەرەر دەکاوەکەوەی کاک محەممەدیش تازە باسی کرد ئەو هەوڵانەی مقتەدا سەدر چونکە مقتەدا سەدر ئەمە نیازیتی ئەنی وەکو جارێشتر تاکید دەکەمەوە مقتەدا سەدر نیازی پێکەێنانی حکوومەتی نیشتیمانی نییە حکوومەتی انتقامی حکوومەتی تۆڵە سندنەوەیە بە تایبەتیش لە نووری مالیشی ئەگەر لەوی بچێتە بۆ سەر باوەڕ کە چەند ڕقی لەوە من پێم وایە زۆر ڕقی لە زیاتر لە ئێمە کوردە چونکە ئەو لە ڕابردوودا زۆر مشکلەی هەبووە لە مەسەلەی ئەو بجەیەکە بۆ ئێمە دەهات یعنی مقتەدا سەدر لە هەموو لایەنەکان زیاتر تون بۆ کە ناکرێ ئێمە نەوتی بەسرا بفرۆشین بۆ کورد نەوتی خۆی بفرۆشێ هی خۆی بۆ خۆی و ئێمەش بۆ خۆی ینی
بۆیە ئەمە نیازی مقتەدا سەدر بووە کەواتە ئەوەی کە لە نیاز و لە مەرامی مقتەدا سەدر چاوەڕێ نەبێشتی باش نەبێشتی خراپ بێ ینی بەڕاستی بەداخەوە دەڵێن بەلشتی خراپ چاوەڕێ دەکرێتن بۆیە کورد دەبێت لەوە وشیار بێ من پێم وایە پارتی دیموکراتی کوردستانیش دەبێت لەمە وشیار بێ یعنی بەهۆی مقتەدا سەدرەوە نێوماڵی کورد چکە ئێستا تا ڕادەیەک کاریگەری هەبووە ئەم ڕێکەوتنەی سونە و بەشێک لە کوردیان با بڵێن برادرانی پارتی لەگەڵ مقتەدا سەدر بەشێکی شیعە تەسیری کردووە لە نێوماڵی زۆر گرنگە کوردەوە کاگارە بەتاکید ینی بەڵام ئەمە خۆی بەداخەوە دەستی خۆمانیتیایە خۆ باو هەر هەوڵ بدات و من و تۆ بانەیکەین ینی ناوماڵی خۆت گرنگترە بەڕاستی تا ماڵ پێبی و مزگەوت بەتاڵە ینی بەدڵێ باش دەست خۆش کاگێ ئارامجان دێم و خزمەت جناب کاگێ محەممەد رەسەدی ینی بۆ نمونە هەمووانە زای وەکو جەنابی شدوتت ینی عراق لەسەر ئەو سێ بنەمایە دامەزراوە تەوافق شەراکە تەوازنوە ئەمە ینی هەر سێ لایەنەکە دەبێ باڵا دەست بنتیایە و مافەکانیان پارێزراو بێت بەڵام ینی ئەنجامەکان وامان پێڵن کە ئەگەر هەندێک لایەن پەراوێز بخرێت ئێنەمانە نایڵن عراق ئارام بێ و نایڵن حکوومەتێکی تا ڕادێ سەقامژی دروست بێت بەڵام منەمە جارێککە تەشید بکەمەوە لەسەر ینی هەڵوێستەکانی مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر ینی هەمیشە ینی لە ڕابردوو وا بوو ینی متەڕەدید بووە و تا ڕادەیەک ئەگە تا سەر ئیشێکی پێ نەکراوی وازیە ناو لە ویشە یاخود پاشەکشەی کردووە ینی پێشبینی ئەکرێت ئەگەر بۆ نمونە هەر حکوومەتێکیش پێک بێ لە نێوماڵی شیعەگەر هەندێکی پەرایۆز بخرێ و لایەنەکانی دیکاندێکی پەرایۆز بخرێت ئەگەر نیاز و مەبەستەکانی خۆی نەتوانی لەو حکوومەتەیە بێنێتە دی هەر خۆی حکوومەتەکە هەڵبۆشێنێتەوە هۆکارێک بێ بۆ تێکدانەوەی جارێکی دیکە دۆخ و ڕەوشی عراق دیارە خۆی بۆ خۆی مقتەدا سەدر ئەوەی کەوا بەلای ئێمەوە گرنگ بێ ڕۆیای مقتەدا سەدر لەبەرەوەی مقتەدا سەدر کارێکتەرێکی سیاسی نەبووە پێش 2003 ئەمانەی کە ئێستا لە ڕابردوودا لە حکوم بوونە چ مالیکی چ حەیدەر عیبادی ئەمانەی دیکە هەموو کە ئەنجومەنی سەرۆک ئەنجومەنی وەزیرانیان وەرگرتووە ئەمانە هەموو لە ڕابردوودا کارێکتەری سیاسی بوونەوە بەشێک چەندش پەیوەندی باشیان لەگە کووردا بووە ڕەنگە لە هەندێک قۆناغ پەیوەندەکان باش بوو هەندێک قۆناغ پەیوەندێک بەڵام مقتەدا سەدر بۆ خۆی وەکو کەسێکی سیاسی لە پێش 2003 مێژووی سیاسی نەبوو لە دوای 2003شەوە ئەوەی کە ئێستا دەیبینین تەقەلوباتێکی زۆر گەورە لە بۆ چوونە سیاسیەکانی هەبووە ئەوەی کە ئێستا بۆ ئەم قۆناغە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد ئەوە گرنگ ڕوئیای سیاسی مقتەدا سەدر بەرامبەر بە پرسە گرنگەکانی کورد ئایا ئێستاکانە کە ئەم جۆرە ڕێککەوتنەش هەیە کە بەشێکی کورد یاخود لایەنێکی سیاسی گرنگی کورد بەشدار بۆ لەگەڵی لە یەکەم دانیشتنا و باز لە اتفاقێکی کۆنکریتی لە بینی خۆیان دەکەن من پێم وایە مقتەدا سەدر ڕوئیای زۆر وازح بۆ بەرامبەر بە پرسە گرنگەکانی کورد مقتەدا سەدر هیچ کاتێ لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 نەبووە مقتەدا سەدر هیچ کاتێ لەگەڵ ئەوە نیە پێشمەرگە بگەڕێتەوە ناوچە کوردستانەکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە و لەگەڵ ئەوە نییە کە بارودۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە لەگەڵ ئەوە نییە ئەو یاسایانەی کە کورد ینی زۆرجە حکوومەتی هەرێمی کوردستان باسی 15 خاڵی دەکردەیوت ئەمانە هەموو خەرقی دەستورین هیچ بڕگەیەک لەوانەی کەوا کورد بە خەرقی دەستوری دایناوە پێم وانەیە مقتەدا سەدر ئامادە دەبێت لە ئایندەدا یەکێک لەوانە جێبەجێ بکە بە پێچەوانە و مقتەدا سەدر ئەلەم قۆناغی ئێستای دوای ئەو هاوپەیمانە نوێیکەوە لەگەڵ هەندێک لایانی عەرەبی چواردەورەی عێراق کردوێتی پێم وایە بە ئاراستەیەک دەڕوا کە ئەو حکوومەتە ئەگەر بۆی سەرگرێ حکوومەتێکی نەتەوەیی عەرەبی دەبێ و مەذهبی دەبێ ئەمە خۆی بۆ خۆی دوو مەترسی لەسەر کورد دەبێ هەم حکوومەتێکی نەتەوەیی عەرەبی دەبێ بە حکمی ئەو چوارچێوەی کە ئێستا چوارچێوە عەرەبیی کە داعمی دەکەن و حکوومەتێکی مەذهبیش دەبێ من پێم وایە ئەو وڵاتانەی ئێستا چ تورکیا چ ئیمارات چ سعودیە و مەسر پاڵپشتی مقتەدا سەدر دەکەن ئەوان رازین بەوەی کەوا شیعە حکمی عێراق بکە بەڵام دەیانەوێت شیعەیەکی عروبی بێ نەک شیعەیەک بێ وەلایی بۆ ئێران بێ بۆیە ئەو حکوومەتە ئەگە بێت و سەرگرێ حکوومەتێکی عروبی شیعە دەبێ هیچ بەڵێنێک پێم وانییە بەو لایەنەی کە ئێستاش خۆی بە هاوپەیمانی ئەو مقتەدا سەدەردانا هیچ وعدێکی پێ نەدراوە یەکێک لەو مافانەی کە کورد چەندین ساڵە قوربانی بۆ دەدا ئامادە بێت جێبەجێیکە و ئەو ئەگەر ئێستا بەرنامەکەی ئەوە بێ سەرجەم هێزە شیعەکان ئەوانەی کە وەلائین ئەمەی نەشاردێتەوە مقتەدا سەدر تەسفیە هەرچی لایەنە شیعەکان دەکا کە وەلائین
ئەو بەرنمەیەتی هێزە چەکدارە ئەو هێزانەی کە هەیەیانە لە چوارچەوەی حەشدش ئەوانەش ئیلغاکە و زۆر بەڕوونی ڕئیسی بەرامبەر بە پێشمەرگە ئەوەیە پێشمەرگە میلیشیایە هەتا ئەو ڕازی نییە بە حرەسی ئیقلیم کە لە دەستورە هەیە ئەڵێ هیچ پێویست ناکە هەرێم حرەس ئیقلیمی هەبێ کورد ئەبێ بێ دیفاع لە بەسرا بکە و خەڵکی بەسراش دەبێ بچن دیفاع لە کوردستان بکەن کەواتە ئەم ڕوئیایی کە ئێستا هەندێ مەلامحی دەرکەوتەوە بۆ ئەو حکوومەتەی کە موقتەدا سەدر بە پاڵپشتی چەند دەوڵەتێکی عەرەبی دەیەوێت دروستیکە چەندە مەترسیە بۆ سەر لایەنە شیعەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی دا ئەوەندە مەترسی بۆ سەر کورد و هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی بۆ خۆی کاتێک کە موقتەدا سەدر بتوانێت سەرجەم ئەو هێزانە تەسفیە بکە و بێ بە خاوەنی عێراق ئەم وڵاتە عەرەبیانەش هەموو پاڵپشتیکەن تەواوی توانەکانی عێراقی لە بەردەستا بێ هیچ زەمانەتێک بۆ نە عەرەبی سوننە هەیە ڕەنگە عەرەبی سوننە هەندێک دەوڵەتە عەرەبیەکان بێنە جواب بەڵام هیچ زەمانەتێک بۆ کورد نییە کە ئەوەی ئێستاش هەیەی لە دەستی نادا بۆیە من پێم وایە هیچ لایەنێک یاخود هیچ هێزێکەیە ینی بەربگرێ بەم تەوژمێ موقتەدا سەدر ئەگەر بەم شێوازەی جەناب دوێنایەکی لە داهاتووە لە مەیدانی عێراقیە کارەکانی جێبەجێ بکات من پێم وایە نابێ کورد بێتە فریادڕەسی یەکلاکردنەوە حکومت بۆ موقتەدا سەدر لەبەرەوە بەشداریکردنی بە تایبەتی پارتی وەکو سێگۆشە لایە سێگۆشەکەی کورد لەناو حکومەتەکە کار ئاسانی تەواوی بۆ پارتی کرد نیگەرانی ئێران و نیگەرانی هەموو هێزە شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی لە کورد و لە پارتی ئەوەیە ئێوە ئەو کار ئاسانیەتان کرد بە تەحالفتان لەگەڵی بەوەی کە بتوانێت دانیشتن بکە ئێستاش ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لەو هاوپەیمانێتێ بکشێتەوە موقتەدا سەدر ناتوانێت هیچ هەنگاوێکی کە بنا لە دروستکردنی حکومت کەواتە کورد نابێ بچێتە چوارچێوەی کاتێک کە ئێستا یەکێتی بەشداری نییە بەشداری نەکرد من پێم وایە هەنگاوێکی ئیجابیە لەبەرەوەی نابێ کورد ببێتە هۆکاری ئەوەی کە حکم بۆ موقتەدا سەدر یەکلا کاتەوە لەبەرەوەی یەکلاکردنەوەی حکم بۆ موقتەدا سەدر و بێ هیچ زەمانەتێ بۆ کردن بۆ کورد مەترسیەکی زۆر گەورەیە بۆیە ئێستاش من پێم وایە هەنگاوی دووەم لەسەر پارتی دیموکراتی کوردستان ئەوەی نابێ هەنگاوی تر بنرێ بە تایبەتی لە پرسی دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی ئەمەی تا ئێستا دەکرێت لەو هێرشانەی شکراوەتە سەر بارەگاکانی پارتی و بە سەر بارەگاکانی ئەزمش ئەمە سەرەتایەکی سووکە وەکو ئاگادارکردنەوە بەڵام تەئکید ئەگەر بێت و هەنگاوی دووەم لە سەرۆک کۆمار و لە دیاریکردنی سەرۆک ئەنجومەن وەزیران بنێردرێ لە ناو پەرلەمانی عێراق من پێم وایە قۆناغی دووەمی ململانە قورسەکە دەست پێکە هەڵەیەکی گەورە دەکەین ئەگەر پێمان وابێ ئێران دەست لە عێراقدا هەڵدەگرێ عێراق بەجێ دێلێ بۆ ئیمارات و سعودیە و مصر و تورکیا لەبەرەوەی ئەمنی عێراق بەشێکە لە ئەمنی ئێران لەو بەهی لەژێر هیچ فشارێکە ئەمنی عێراق تەسلیمی بە وڵاتانە ناکە لەبەرەوەی ئەمنی عێراق بەستراوە بە ئەمنی ئێرانەوە و ئێرانیەکانش ئەم پەیامەیان بەڕاستی بە سەرجەم لایەنەکان گەیاندووە ئێستا ئەم ململانێ قورسە ئەوەی کەوا بەلای ئێمە زۆر گرنگە بۆ کورد چیتێ من پێم وایە مەترسی گەورە ئەوەیە کورد ببێتە فریادڕەسی موقتەدا سەدر و حکمی عێراقی لەسەر سینیەک پێشکەشکە ئەمە لە کۆتادا من پێم وایە ئێمە لە ڕابردوودا لە 2010 ئیتفاقێکی نۆزدە خاڵیمان هەبوو هیچی جێبەجێ نەکرا ئێستاکانە من پێم وانییە ئایا ئەگەر ڕێکەوتنیەک هەیە لە نێوان پارتی لەگەڵ موقتەدا سەدرا تێیدا پەیمان دراوە کە مادەی 140 جێبەجێ دەکرێت پەیمان دراوە کە مەجلیسی ئیتیحادی دروست دەکرێت یاسای نەوت و غاز دەردەچێت ئیستحقاقی پێشمەرگە و هەرێمی کوردستان زەمانەت دەکرێت ئەگەر شتێکی وا هەیە پێمان باشە بڵاو بکرێتەوە بۆی کە لانی کەم هێمەش هەموو پاڵپشتی بن بەڵام ئەگەر کورد بچێتە ئەم گەمە مەترسیدارەوە بێ ئەوەی هیچ دەستکەوتێکی نەتەوەی و نیشتیمانیمان هەبێ تەنها دەستکەوت بۆ لایەنە کوردەکە ئەوە بێ فشار دروستکە بۆ ئەوەی لە پرسی سەرۆک کۆمارە پرسی سەرۆک کۆمار بەدڵی ئەو یەکلا بکرێتەوە پێم وایە ئەو دەستکەوتە نەدەستکەوتی نەتەوەیە نەدەستکەوتی نیشتیمانیە بە پێچەوانەوە درزێکی قوڵترش دەخاتە نێو ماڵی کوردیشەوە بۆیە من پێم وایە بە ئاراستەی بەرەو پێشچوون لە هەنگاوی دووەم و سێم لە دیاریکردنی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ململانەکان قورستر دەکا و باجی قورسترشی دەبێت بۆ هەر لایەنێک هەنگاوی لەو شێوە بنێت وڵا هەنگاوەکان بەڕاستی لە داهاتوانی مەترسیدارن وەگەر هەر لایەنێک و هەر قەوارە و هەر پێکاتەیەک بە هەستیاری ینی مامەڵە نەکا لەگەڵ دۆخەکە ینی ڕەوشی عێراق بەرەو ڕەوشێکی ناهەموار دەبا و ناساقامگیر دەبا کاگێ ئارام عەبدوڵڵا ئەمێ هەم دوا سەرنج لە بەڕێز دووەرگرم و لەسەر هەڵوێست و یعنی تێڕوانینەکانی ئەمریکاش یعنی بزانم جەناب دۆک و چاودێرێک چی ئەبینی چکە ئەمریکا بەڕاستی لە ئێستای دۆخی عێراق هەرچەنە دۆخی عێراق شەئنێکی تەواو داخلیە بە قسەی عێراقیەکان بەڵام ڕاستیەکەی شتێکی کەمان پێڵە کە تەداخولاتی دووڵاتانی هەرێمایەتی و زلهێزەکان و ئێران بە دیاریکراوی و ئەمریکاش بەڵام ئەمریکا بە تایبەتی لەمایە بێدەنگە
دوا قسەت و دوا پەیامت لەو بارەیەوە چیە کاگارامجان فەرموو. بەڵێ بێگومان ئەمریکا یەک لە وڵاتە زلهێزانەیە کە هاوپەیمانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا عێراقی لە دەست دیکتاتۆر ڕزگار کردووە، یعنی ئاسان نییە و ممچینیش نییە دەستبەرداری ببێ. بۆچە دەستبەرداری ببێ؟ ئەمە ئەمریکا هەڵوێستی من پێم وایە دەبێ، ینی لەوانەیە تۆزێک مەجاری دابێ، بەڵام ئەگەر گەیشتە هێڵی سوور من پێم وایە ئەمریکاش تەدەخل دەکا و ئێرانیش بە هەمان شێوە. من تاکید لە قسەیەکی معجیبم بە قسەیەکی کاک مەلا بەختار کە لەسەر ئێران قسە دەکات، ئەڵێ ئێران دەوڵەت نییە، ئێران قارەیە. بەڕاستی ینی ئەوە نییە من معجیب بم بە ئێران، بەڵام ئێران لە ئەمریکا زیاتر کاریگەری لەسەر عێراقەیە، ینی هەر بۆ ناوچەکەش بە دیاریکراوی کاریگەری زۆرە. بەڵێ بۆ ناوچەکەش یعنی ئەمە ئێرانە لە عێراق، ئەمە ئێرانە لە سووریا، ئەمە ئێرانە لە لبنانە، ئەوە لە یەمەنە، لە کوێنی یعنی لە هەموو شوێنەکان دەور و کاریگەری هەیە. و ئەمریکا و ئێرانیش لەسەر مەسەلەی عێراق دائیمەن کۆکن. من زۆر جار گوتومە، ینی ئەوەی لە ڕاگەیاندەکان دەگوترێت دژایەتی کردن یەک لایانی تر پێچەوانەیە. من پێم وایە لە دوای ئەو دانیشتنەی کە بۆ یەکەم جار جەنابی مامزەلا ڕۆحی شاد بێت توانی ئەمریکیەکان و ئێرانیەکان لەسەر خوانی خۆیدا کۆ بکاتەوە، لەو کاتەوە ئێرانیەکان و ئەمریکیەکان بۆ کێشەکانی عێراق بۆ باشتر لەگە یەکدا دەنیشتن. یعنی بۆیە هەم ئێرانیش کاریگەری ئێران بە تایبەتی لە مەسلەی لە بواری مەیدانیشدا لە منتیقەکە کاریگەری هەیە، یعنی زۆرە ئەم کاریگەریانە. سەبارەت بۆی مقتەدا سەدر ینی ئەم کێشانە تۆ تا ئێستا تۆ ئەگە تەمەشا بکەین تا ئێستا حسەی ڕئیسیەکە تەنها بۆ سونەیەک لابۆتەوە کە سەرۆکی پەرلەمانە، ئەمە بەشێک لە شیعەکان ناڕازین. ئەی ئەگەر بەم شێوازەی کە لە یەکەم دانیشتنی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دیاریکردنی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی یەکلاکرایەوە، ئەگەر سەرۆک وەزیرانیش بەو شێو یەکلا بکرێتەوە کە حسەی شیعەیە دەبێ ئەو کاتەش بەڵێ سەرۆک وەزیران مەبەستم کە حسەی بەڵێ پشتی شیعەکانە، یعنی ئەو کاتە دەبێ ئەوان دەڕێت فعلیان چبی. ینی بۆیە من پێم وایە ئاسان نییە ئەمەی مختەتاسە دەرەگە دەیەوێ بیکە یاریکردنە بە ئاگر و من پێم وایە لە کۆتاییشدا بە شێوازی دیبلۆماسی تر و شێوازی تەنانەت چاوسورکردنەوەش هەم ئێرانیش و هەم ئەمریکاش دێنە سەر خەت، چکە ئەوانە کارکتەری سەرچین، یعنی ئەمەی دەگوترێ عێراقیەکان یعنی چیان لە دەستە، ینی بەتەکیت هەم وڵاتانی قریبە وڵاتانی عەرەبیش تەئسیریانەیە، بەڵام دوجار بۆ یەکلاکردنەوەی ئەو پۆستە گرنگانە ئەو پۆستە سیادیانە سێ سەرۆکایەتەکە هەم ئەمریکا بە تایبەتیش لە پۆستی سەرک وەزیران و سەرۆک کۆماردا هەم ئێران هەم ئەمریکا دەوری سەرچیان هەیە. دەست خۆش کاک ئارامجان. کاک محەممەد ئەسەدین جەنابیشت دوا پەیامی خۆت بگەینی، سوپاس دەکەم. دیارە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە بۆ کورد ئەوەیە کە کورد نەبێتە تەرەفێ لەم ململانەیە، هەر ئیتیفاق و هەر هاوپەیمانیەتێکش پێم وایە ئەو ململانی کە لە نێوماڵی شیعە هەبوو دەرفەتێکی دەدا بە کورد. ئێمە پێ خۆشحاڵ بووین کاتێک کە وەفدی هاوبەشی کوردی یەکێتی پارتی چوون بۆ بەغا، پێمان وا بوو ئەو وەفدە هاوبەشە دەتوانێت سوود لەو ململانەیەی بینی نێوماڵی شیعە ببینێن لەوەی کەوا داخوازیەکانی ئەم جارە بەدەر لەو داخوازە ئیستحقاقەکانی خۆی کە لە پۆست وەرێگرێ ئەوە بێ کە پرسە گرنگەکانی کورد یەکلا بێتەوە. بۆیە ئێستاش ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە هیچ لایەکی کوردی بەتەنها نەچێتە هیچ جۆرە ڕێکەوتنیەکەوە لەبەرەوەی مقتەدا سەدر لە ئایندەدا کە ململانەکان قورستر بێ، ناتوانێت ئەو کەسانی کە ئەمڕۆ لەگەڵین بیان پارێزێ، نە ئەتوانێت عەرەبی سوننەکە لەگەڵین بیان پارێزێ و نە ئەتوانێت ئەو لایەنە کوردیەش بپارێزێ کە لەگەڵێتی. بۆیە من پێم وایە ئەو درزەی کە لە بینی نێوماڵی شیعی هەیە نابێ بگوازرێتەوە بۆ نێوماڵی کوردی. کورد ئێستاژ نەسوە بچێ بتوانێت نێوماڵی خۆی ڕێک خاتەوە. ئەم هەوڵدا ئەم ململانی کە لە بەغدا هەیە لە بینی پێکاتە شیعەکان ڕۆڵی تێ ببینێت لەوەی یەکەم زیاتر حکوومەتێکی تەوافق دروست بێ و دووش خاڵی هاوبەشی کە ئەچێتە هەر ململانیەکەوە لەگەڵیان هەر ڕێکەوتنێکش ئەوە بێ کە پرسە گرنگەکانی کورد یەکلا بێتەوە و سەرەکی ترین پرس کە مادەی 140 یاخود ئیستحقاقی گەلی کوردە لە بودجە یاخود لە هەر شتێکە بە پێی دەستوری عێراقی حەقی کوردە. بۆیە دەبێ نێوماڵی کورد ئەو درزەی لە بەغا هەیە نەگوازرێتەوە بۆ نێوماڵی کوردیش. زۆر سپاس بۆ برانی بەڕێزم کاک محەممەد ئەسەدین هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ برای بەڕێزمان کاگارام عەبدوڵڵات چاودێری سیاسی و نووسەر کە لە سۆگەکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. میشە ساغ و تەندروست باش بن، خواتان لەگەڵ.